جا خۆشەویستان ئێستا خۆم زۆر پێی چاکیتەوە هەرچەند زۆریش دەترسیم بەس چ بکەم پێم خۆشە بچم لە نزیکەوە ئەو مێشانە پێم وەدەن. سەلام عەلەیکوم کاکە کوی؟ خوا کاکە لۆ نایەکنەم لە تۆ نانە هەر نایەم بە زۆرە یەکی خاوێن بینە خاوێن لەگە خۆت بە مێشۆمەی هینە قورحان زۆر سامی هەیە بە قورحان ئەو ئیشانە زۆر زامەتە هەنجینەکەی بینە وەرە کوی باسی وەڵە باسی مەتی کوی سەلامەت بیاخوا باشەوە بەس با پرسیارێک بکەم قەت چەند ڕۆژێک چەند مێش پێت وەدەداتن؟ 50 ساڵ خوا بەڕاستی وڵاهی نازانم کولێ ڕەهاتینە بەخوای جومان نییە کرد بەقورحان زراوم بچووە بەڕاست ئەیرە وەڵا بزانم ئەوەی سە فەسلی لێکردنەوەی هەنجینە وەڵای ئێستا تاخیریشە دەبازووتر لێکراوە بەڕاستی باشە کەنجە مەسەلەن پڕ هەنجین دەبێ ئەو شانانە ئێستا پڕ بوو تەماشاکە ها؟ ئێستا پڕ بوو یعنی ئێستا فەسلی تێ فەسلی پاییزان بەس تقریبا بیدایەتی مانجین و بیستین و ئەوە بڕیوەتەوە بەخوای خۆم شم زۆن شاردیتەوە دالی و بردن دەکەم باشە دەبێ بزانم چ دەدەناو هەنجینانە ئەنگۆ وەڵا هەیە شەکری دەداتێ لێرە مەسەلەن هەنجین قەمتەران زیاتر چی دەدەنێ وەڵا بەش بەهاران شەکری دەدەنێ وەختی کردمی ئێ بچی دی هەر ناداتێ بۆ هەنجینی ئەسلی نەترسێ پێ دوو ناداخۆ تۆڕە لێرە بە قورحان زراوم سۆ زراوە بە قورحان ئیرەها ناڕات نازانم ئەوە چی دێتەکنەما کاک زرار دێکنەما دەورەوەرە با چەندێک هەنجین مێشەنجین پێ دۆدا ئەی بابا ئەخ لێرە هاتینەوە نیە دوای هەموو جێ ئەستور نابیتن من ئەستور نابم پێ ئەستور نابم سەتشم پێ ئەی ئەتوو ئەوەی یعنی هەنجین و شتی لێ دەکەیەوە تەماشای تەمەشات خوا چەند قڵ پێوەدا ڕەبی خوا قەوت بداتن ئەی لۆ شتە چ من لە بە ناکەی ئەوە نیە لەبەرم کردیان ئەخ لە دەست و مۆستە نەک لە سەرە دەستی ئیش ناکرێ لە دەستی پێ ئێوەیە باشە بزانم ئێستا چەند ئەوەی ئەوها هەنجینتان دووریتەوە ئێستا تقریبان سیدانەمان دووریتەوە سیجارەتان ساز کردیا ئەرێوانە دەیا ڕەبی لەشتان ساغ بیتن زۆر مەمنونم